سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لا تۆڕی میدیایی ئێستاوە مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. سەرۆکایەتی هەرێمی کوردستان وادەی دەستپێکردنی کارەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵبەت پەرلەمانی نوێی هەرێمی کوردستانی دیاری کرد. دەستپێکردنەوەی کارەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان قسە و باسێکی زۆری بەدوای خۆیانەوە بە جۆرێک چاودێرانی سیاسی و ئەو کەسانی کە لە بواری سیاسەتدا کار دەکەن و خود زۆریش هاوڵاتیانی کردووە بە دوو بەشەوە. بەشێکیان دەڵێن گۆڕانکاری دروست دەبێت، بەشێکی دیکەشیان دەڵێن بە هەمان نەفەس بەردەوام دەبێت. لەگەڵ میوانەکەمدا گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین و چەند زانیاریەک دەخەینە ڕوو. وەک لای وتان ئاشکرایە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە دەستپێکردنی کارەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بکەوێتە 2 کانونی یەکەمی 2024ەوە کاتژمێریشی پاژنیەوە ڕواتە پەرلەمانی هەرێمی کوردستان یەکەم دانیشتنی خۆی لە 2 کانونی یەکەمی 2024 وەک دەبینن کاتژمێریشی پاژنیوەڕۆ ئەنجام دەدات. هەر سەبارەت بەو پرسە واتە پرسی دەستپێکردنەوەی کارەکانی پەرلەمان و پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان دامەزراوەی ڤیژن گفتوگویەکی کراوەی ئەنجامدا و بەشداربووانی ئەو گفتوگۆیە لەسەر ئەم لایەنانە قسەیان بۆ تۆڕی میدیایی ئێستا کردو. پێمان باش بوو لەم تۆقیتە کە گفتوگویەکی گەرم لەوان لایەنە سیاسیەکان هەیە و پەرلەمانی کوردستان لە ئایتەیەکی نزیکە لە هەفتەی داهاتووە کۆبوونەوە کات ئێمەش لێرە کۆمەڵێک لە هەم کەسایەتی سیاسیەکان و هەم کۆمەلگای مەدەنی و هەم کەسانی ئەکادمی و هەم ڕۆژنامەنووسانیش کۆکەینەوە بۆی بە هاوتەریبی ئەوە لێرە گفتوگویەکی دەوڵەمەند بکرێت لەسەر ئایندەی کوردستان، لەسەر تەشکیلەی حکوومەت، لەسەر سیناریۆکانی پێکهێنان، لەسەر پەرلەمان، لەسەر هەموو کێشانەی کە ئێستا هاوڵاتی لە کوردستانە ڕوبەڕوویە بێتەوە. پێمان باش بوو لەم کاتەوە لە بساتەوە وەختە لەپاڵ ئەوەشە گفتوگویەکی لەم چەشنە هەبێت لایەنە سیاسیەکان تا حەدی ئەتوانن سوود لەو دیتگایانە ببینن لەو بۆشونانەی کە لە شەقامی کوردستان گوزرێت شکەوە کۆی بینیتان بەشێکی زۆری ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون ینی نوێنەرایەتی دیتگای جیاواز و ئەتوانم بڵێم دیتگای شەقامەکەن بە هەموو تەلوینەکانی و بە هەموو ڕەنگ و دەنگە جیاوازەکانیەوە. پەرلەمان هەڵبژاردن کراوە، پەرلەمانە بێ ئەم خولە دانیشتن بکات و دەست بکات بە کارەکانی و پەرلەمان لە هەموو عورفێکە لە هەموو سیستەمێکە ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ چاودێریکردن بۆ تەشریعکردن دەبێت بۆ ئەرکانی خۆی هەستێت. ینی ئەوە نییە کە تۆ چتاڵی بکەیت و کارێک کەیتەوە تەفعیلی کەیتەوە نییە شەحنی کەیتەوە ئەمانە مەفروضایەک پەرلەمانتار بە هەموو پێکاتەکانی ئەجندایەکی دیاریکراویان هەیە چاودێری حکومەت بکەن، پرسە گرنگەکانی کە چارەنووسی خەڵک پێوەبەندە قسەی لەسەر بکەن، قسە لەسەر موچە بکەن، قسە لەسەر بوجە بکەن، قسە لەسەر مەسایلە سیاسی استراتیژیە گرنگەکان بکەن، قسە لەسەر پەیوەندیەکان لەگەڵ بەغدا بکەن و چاودێری کارنامەی حکومەت و ئەوانە بکەن و ئەو یاسانەیەش پێوەستە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا بێ و یاسانە دەرکەن و چاودێری جێبەجێکردنی یاساکانی بن. ئەمە وەزیفەیەکی گرنگی کاری پەرلەمانیە. ئێمە ناتوانین هەموو پێوەریان هەموو قیاسێتێک بە پێی ڕابردوو قیاس بکەین لەبەرەوەی هەر ئەنجامدانی هەر هەڵبژاردنێک لەگەڵ خۆیان کۆمەڵێک گۆڕانکاری لە ڕووی هاوسەنگی هێز و دابەشبوونی لایەنە سیاسەکانە دروستەکە یانیش بە باشتر بڵێن دەرئەنجامی جیاوازتری لێ ئەکەوێتەوە. ئێستا مەبینیمان ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک جیاوازی کۆمەڵک هێز بەڕاستیش هەر سفر بوونەوە کۆمەڵک هێز دەنگیان زیاد کرد و هاتنە پێشەوە توانیان هەیە کە بەشدار بن لە دەسەڵات و بڕیاردان لە هەرێمی کوردستان. بۆچی ئێمە تەنها پارتی سیاسی بین بۆ بەدەستهێنانی دەنگ لەسەر بنەمای زۆرترین خزمەت بەدەستنهێنێ، زۆرترین خزمەتکردنی خەڵک دابینکردنی خۆشگوزەرانی خەڵک بەدەستنهێنێ. من پێم وانە من بەو شێوەیە ڕژبین سەیری بابەتەکە ناکەم. جوڵەیەکی سیاسی دەستی پێکردووە بێگومان حزبە سیاسیەکانش لە ئەستی ئەم مەسئولیەتەدانە کە درک بەو مەترسیەکە لە ناوچەکەیە لە عێراق ڕووەدا بەڕادستی حکوومەتی عێراق حکوومەتێکە ئێمە ئەڵێن حکوومەتێکی فدراڵە ئێمە مافێکی فدرالیمانێ لە چوارچێوەی دەستورێکی فدرالی هەرێمی کوردستان دانی پێدانراوە، بەڵام بەرژەوەندی حکوومەتی عێراق لەوەیە کە بەڕاستی درەنگترین کات یانیش زۆرترین کات حکوومەتی هەرێم پێکنێ و یانیش شێوەیەکی لۆکاڵی وەربگرێت لە چوارچێوەی گۆڕانکاریە جیهانیەکانەدا بۆ بڕێ. بەڵێ بێگومان ئێمە ئێستا لە هەلومەرجێکیدا دەژین کە ڕۆژهەڵاتی ناوچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوڵێ بە شێوازێکی گشتی. دوم ئێمە بەهۆی ئەو
هەلومەرجێک کە لە هەرێمی کوردستانە وردە وردە ئەبینین هەم قوارەی هەرێم هەم مەکانەتی سیاسی هەرێم هەم لە ناو خۆی هەرێم و هەم لەگەڵ عێراق و هەم لەگەڵ وڵاتانی چواردەوری دنیا وردە وردە بڵێن بچووک ئەبینەوە بێهێز ئەبینەوە ئەگەر بەراوردی ئێستا لەگەڵ ساڵەکانی تەنانەت 92 بکەین لەگەڵ یەکەمین کابینەی حکوومەتی هەرێم و یەکەمین پەرلەمان ئەبینین ئەو کاتە زۆر بەهێزتر بووین لەوەی کە ئێستا جگە لەوەش ئەگەر مەسەلەن لە دوای 2003 کە ببینین یعنی کە دوای ئەوەی دەستوری عێراق بەسەند کرا و یەکەمین کابینەی نوێی دوای حکومڕانی نوێی عێراقدا دروست بوو هێشتا ئەو کاتەش ئێمە بە حقیقت بەهێزتر بووین بەڵام ئێستا مەکانەی سیاسی وەکو ئەقلیم و مەکانەی بڵێن نێودەوڵەتی بڵێن هەلومەرجی حکومڕانی هەرێمی کوردستان لە عێراقدا و لە ناوچەکە ئەبینین بەرەو لاوازبوون ڕواجگەوەیە لە مەکانەی سیاسی هەرێمیش بەرەو لاوازبوون ڕوا باشترین چارەسەر بۆ ئەوەیە کە یەکەم هەم هەردوو حزبی دەسەڵات کە لە هەرێمی کوردستان کە ئەم 32 ساڵی کە دەسەڵاتیان بەدەستەوە بوو بڵێن بە خۆیاندا بشنەوە چونکە ئەگەر خوا نەخواسە هەلومەرجی هەرێمی کوردستان بەرەو خراپتر ڕۆشت ئەوانش بە هەمان شێواز وەکو دوو حزبی سیاسی متەئەسر دەبن و ڕەنگە تەئسیرێکی گەورە تر لەسەر ئەواندا دەبێت ئەبێ ئەوان بیر بکەنەوە کە چۆن بتوانن شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕێ بۆ شێوازێکی نوێی خزمەتگوزار بە خەڵک نەوەکو فقط خزمەتگوزار بە حزبی سیاسی ئەوە گرنگترین شتە بە هەمان شێواز ئەبێ معارەزەش بیر لە خۆیان بکەنەوە کە ئەبێ ڕۆڵیان هەبێ وەکو معارەزە وەکو ئۆپۆزیسیۆن کەم ڕۆڵیان هەبێ پرۆژەیەکی یەکگرتویان هەبێ کە چۆن بتوانن بەشدار بن بۆ چارەسەرکردن بێگومان ینی کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان بێگومان ڕۆڵیە بێ توانێت ڕۆلی گەورە بجێڕێ بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان نەوەکو بەس ئەگەر ئێمە پەرلەمانێک ینی بڵێن دەستگایەکی تەشریعی بڵێن هینمان حروکمان هەبێ ژموجۆڵکەرمان هەبێ فعالمان هەبێ بێگومان ڕۆڵی ئەبێ حکومەتەکە فعال بێ ئەگەر حکومەتەکەش فعال بێ و ژموجۆڵکەر بێ زیاتر ئەتوانێ خزمەتگوزاری بە خەڵک بگەینە کە یەکێکیان موچەیە. هەڵبەت پرسی دەستپێکردنەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان واتە دەستپێکردنەوەی کارەکانی پەرلەمانی کوردستان گفتوگۆی زیاتر هەڵەگرێ هەر بۆم بابەتە زۆر بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاحمان لەگەڵا چالاکانی کۆمەلگای مەدەنی کاغا شۆگیان سڵاو لێون کاتەوە باش سپاس بۆ دەرفەتەکەت سڵاو لێوەش ڕێز و سڵاومانەیە بۆ بینەرەکانتان لە شوێگەن زۆر سپاس بۆ بەڕێزت کاگەڵ شۆگیان سەبارەت بە دەستپێکردنەوەی کارەکانی پەرلەمان بە دوو ئیتیجاه قسەی لەسەرەگرێ ئەم لایەنی و هەم ئەرێنی پێم خۆشە قسەی جەنابتان لەو بارەیەوە بزانم. بەڵێ ئەوەی کە هەیە ڕوونە لای هەمووان پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەمە لە 6/11 ساڵی 2022 ماوەی کارکردنی کۆتایی ئەهات بەداخەوە ینی وەکو هەموو خولەکانی تر لە ڕابردووە یاسایەکیان دەرکرد بە ناوی یاسای بەردەوامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە درێژەی بەکارەکانیە ئەوە بوو لە دوجار بە هۆکاری بوونی سکاڵایەک لەسەر ئەو یاسایە کە پێچەوانەی دەستورە لە دادگای باڵای فیدراڵی لە ساڵی 2023 بڕیاری کۆتایی لەسەریا و ئەو یاسایی هەڵوەشانەوە پەرلەمانی کوردستان کارەکانی ڕاگیرا و هەرێمی کوردستان کەوتە ناو فراغی دامەزراوەییەوە کە دامەزراوەیەکی گرنگ کە پێوترێت دەسەڵاتی یاسادانان تەشریعی وجودی نەما لە هەرێمی کوردستان دیارە دوای ململانەیەکی توند لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان گومانیتیان نییە بۆ ئەوە بەڕێوەچوو کە بتوانێت پەرلەمانێکی تر خولێکی تر و دەسەڵاتێکی تەشریعی تازە لە هەرێمی کوردستان دەست بەکار بێتەوە بتوانێت تەکمیلەی ئەوەی کە پێوترێت دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان وەکو دامەزراوە کارەکانی ڕای بکات و دروست بکرێتەوە بێگومان ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند کراوە و سەرۆکایەتی هەرێم بانگەوازی یەکەمین کۆبوونەوەی کردووە کە بڕیارە لە 2/12
ڕۆژی دووشەمە یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدەێت. ئەمە لێرەوە ئەوە بڵم یعنی بوونی پەرلەمان وەکو دەسەڵاتێکی تەشریعی ڕقابی بۆ هەم بۆ متمانەدان بە کابینەیەکی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان، هەم بۆ دەرچواندنی کۆمەڵێک یاسا لە هەرێمی کوردستان و هەمیش بۆ دەرچواندن و پەسەندکردنی یاسایەکی نوێ بە ناوی یاسای بودجە بۆ ساڵی داهاتوو بێگومان گرنگە و بوونی ئامادەیی هەم بۆ قواری هەرێمی کوردستان گرنگە، هەمیش لە هەمان کاتا بۆ دەسەڵات و حکومڕانی و ئیداری لە هەرێمی کوردستان گرنگە، چونکە ئێمە کاتێک کە باسی دامەزرا و هەرێم و یاخود دەوڵەت و موسسات دەکەین ڕاستە و خۆ بیرمان ئەچێ بۆ ئەوەی کە هەر شوێنێک ئەبێت ئەو سێ دەسەڵاتەی تیابێت کە پێوتێت دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەری. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاشی لەگەڵا بێت دەسەڵاتی یاسادانان تەشریعی غایبە لە هەرێمی کوردستان، دەسەڵاتی جێبەجێکردنەکەشەوەیە کە ئەبینین نزیک بە 2 ساڵە لە غیابی پەرلەمانە کارەکانی ڕایی ئەکات کە بۆ خۆی پێم وایە کاریگەری سلبی لەسەر ئەدا و کاری ڕۆژانەی ئەو دامەزراوەیە هەبوو، چکە ڕقیبێک نییە بەسەریەوە. بۆیە گومانێتیانیات بوونی دەسەڵاتی تەشریعی گرنگە و لەویش گرنگترەوەیە کە و دەسەڵاتە تەشریعیە کارا و کاریگەر بێت بتوانێت بەپێی یاسا و دەستور بتوانێت کارەکانی خۆی ڕایی بکات و بتوانێت کۆمەڵێک یاسا دەرکات کە پێویستی و زەروریە بۆ هەرێمی کوردستان. باشەکەگەڵشۆ لە قسەکانی جەنابەوە پرسیارم لا دروست بوو ئەوەی کە باسەکرێ کێشەی سەرەکی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بەدەست پێکردنەوەی کارەکانی پەرلەمان بە تایبەت کێشەی موچە چارەسەر دەبێت یاخود ئایا پەرلەمانی هەرێمی کوردستان لە کوای چارەسەرکردنی کێشەکانە بە شێوەیەکی گشتی و کێشەی موچە بە تایبەت؟ بەڵێ لە ڕاستیە معلومی جەنابتە بابەتی کێشەی موچە و ژیان و بژێوی هاوڵاتیان پەیوەندی ڕاستە و خۆی بە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە هەیە. پەرلەمانی کوردستان ئەکرێت بکرێتە کەناڵ و وەسیلەیەک بۆ فشارکردن بۆ خێرا چارەسەرکردنی و کێشەی کە لە هەرێمی کوردستانەیە کە لە کێشەش دەرچووەوە 10 ساڵی زیاترە کە هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆران بەدەست پێنەدانی موچە و لێبڕین و پاشەکەوتکردن و ئەو ناوانەی کە بەداخەوە توانم بڵێم لە کەمێک لە قاموسی حکومڕانی و دەوڵەتداریە بوونی هەیە لە هەرێمی کوردستانە بوونی هەبووە، ئەکرێت بکرێتە وەسیلە و کەناڵێک بۆ فشارکردن بۆ خێراکردنی چارەسەرکردنی ئەو نەهامەتی کە بەسەر هەرێمی کوردستان و هاوڵاتیان و موچەخۆرانە هاتووە، چ لەسەر ئاستی ئەو حکوومەت و کابینەی کە متمانەی پێیات بۆی کە خێرا بکرێت لە چارەسەرکردنی پرسی پێنەدانی موچە و دواکەوتنی و پرسی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و علاوە هەتاوەکو دوایی. ئەمە کۆمەڵە کێشەیە کە وەکوتم پەیوەندی بە حکوومەتی و هەرێمی کوردستانەوە هەیە و پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیە لەو مامەڵەیە و لەو ڕێکەوتنانەی کە کراوە بەداخەوە زەرمەندی یەکەم و کۆتایی هاوڵاتی بووە موچەخۆر بووە. بۆیە لە کورتی ئەتوانم بڵێم ئەکرێت پەرلەمان جارێکە بکرێتە کەناڵێک بۆ فشارکردن بۆ زوو هەنگاوناوی زیاتر بۆ چارەسەرکردنی پرسی کێشەی موچەش وەکو یەکێک لەو بابەتانەی کە بەڕای جەناب پێویستە پەرلەمانی هەرێمی کوردستان یەکەم کارێک کە بیکاو لەسەری وەستێت چییە بۆ پێی جەناب چالاکوانێکی کۆمەڵگای مەدەنیت؟ بەڵێ لە ڕاستیامە کاتێک کاڵین یەکەمین کاری پەرلەمانە بێ بگەڕینەوە بۆ دەقی ئەو یاسایانەی کە هەیە. ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو یاسایی کە کاری پەرلەمانی ڕێخستووە یاسایەکی کۆکراوەیە کە پێوترێت یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشێک لە کاری پەرلەمانیش لەم یاسایە ڕێکخراوە و پاشان دوای ئەوە پێی ڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانمان هەیە. بێگومان دەقی یاساکە ئەو ئەرکەی سپاردووە بە پەرلەمانی کوردستان کە یەکەمین دانیشتنی یەکەمین سوێن خواردنی تەواوی ئەو ئەندامانەی کە ناویان لایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەوە بۆ ئەچێت کە کاندیدی دەرچوون بۆ ئەندامەتی پەرلەمان، دووەمینیان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەو پەرلەمانە کە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی
ساڵی 1992 هەموار کراوە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویستە و دەستەی سەرۆکایەتیە 3 کەس بن لە سەرۆک جێگر سکرتێری پەرلەمان و پێویستە بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان متمانیان پێ بدرێت و لە هەمان کاتیشا پێویستە یەک لەو ئەندامانەی دەستەی سەرۆکایەتی لە پشکی ژنان بێت و دوای ئەوە کاری کۆتایی دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان دیاریکردنی دەورەکانی پەرلەمانی کوردستانە لە ماوەی ساڵی داهاتووی کارکردنیە. بۆیە ئەمە وەکو کاری یاسا کە ئەرچی پێسپارت بێ ئەمە یەکەمین ئەرکە و بێگومان لە دوای ئەوە بابەتی ڕاستپاردن و دەستنیشانکردنی کەسێک بۆ پێگەێنانی کابینەیەکی نوێی حکوومەت هێرمی کوردستانێکێکی ترە لە ئەرکەکانیسیارە گرنگە. جیاوازی سەرەکی چییە لە نێوان ئەم خولە و خولەکانی پێشترا بۆ پێ ئێوەترێ ئەم خولەی پەرلەمان جیاواز دەبێت، جیاوازیەکەی لە چی ڕوویەکەوە دەبێت؟ بەڵێ دیارە وەکو جیاوازی خاڵی هەرە جیاوازیەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە لە ساڵی 1992 105 کورسی پەرلەمانیمان هەبووە، دوجار زیادکرا بۆ 111 کورسی پەرلەمانی، 100 کورسی گشتی و 11 کورسی کۆتای پێگاتەنەتەوەی و ئاینەکان و ئێستا یەکێک لە هەرە جیاوازەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستانەوەی کە ئێمە ئێستا 100 پەرلەمانتارمان هەیە واتە بە بوونی ئەندامی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان تەنها 100 کورسی یاخود 100 ئەندامە کە ئەمە یەکێکە لە جیاوازیەکان. خاڵێکی تر جیاوازیەوەیە کە ئێمە لە ماوەی نزیک بە 6 ساڵی ڕێکە پەرلەمانمان هەڵنەبژاردووە و هەرێمی کوردستان نزیک بە 2 ساڵە لە بۆشایی یاسایی دامەزراوەی موئەسەساتیە لە هەرێمی کوردستان و ئەرچێکی زیاتر لەسەر ئەم خولەی پەرلەمانی کوردستانە بێت بە هۆکاری ئەوەی کە وەکوتم 6 ساڵە نوێ نەکراوەتەوە و 2 ساڵە لە فەراقی دامەزراوەیەکی گرنگی وەکو دەساتی تەشریعیابین و بێگومان گۆڕینی ڕوئیا و دوورکەوتنەوە یان نزیکەوتنەوەی بەشێک لە هێرز و لایەنە سیاسیەکان بەشێکی تری خاڵی جیاوازی ئەم خولەی پەرلەمانە و دابشکردنەوەی کورسەکانی پەرلەمانی کوردستان بەو شێوەیە کە 39 بە 23 بە 15 بە 7 بە 4 و بە 3 و 2 1 ئەمەش یەکێکی ترە لەوەی کە توانم بڵێم وێنەی پەرلەمانی کوردستان وێنەیەکی جیاوازترە کە لە خولەکانی ڕابردووە زیاتر کورسەکان ئەتوانم بڵێم بە فۆرمێکی تر دابەش بوو بەسەر هێز و لایەنە سیاسەکان و ئەگەر نەوەکو هێڵی گشتی دیکە توانم بڵێم هاوشێوەی خولەکانی ترێ کە ئەو هەمان یاسایە کاری پێکرێ و ئەو پەیڕەوی ناوخۆیە کە کاری پێکرێت لەلایەن خولی پێنجەوە تا ڕادێک دانراوە پەسەند کرا و بێگومان دەقی ئەو یاسایانەی تر کە پەیوەندیدارە بە ڕێخستن و ئەدای کاری ڕۆژانەی بەشێکی ترە لە کاری ئەو پەرلەمانە و ئەم خولەی پەرلەمانی کوردستان. باشە کاگەڵشۆ بابگەڕێنەوە بۆ گرنگی پەرلەمان. ئەو جەناب دەزانی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی لە تەوقیتێکی هەستیاردایە. پەرلەمانی کوردستان و دەستپێکردنەوەی کارەکەی تا چەندێک گرنگە بۆ سەقامگیری ناوچەکە و ڕۆڵی کورد بە تایبەتی لە ناوچەکەدا؟ بەڵێ لە ڕاستیە پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکی تەشریعی باڵای گرنگە هاوشێوەی دوو دەسەڵاتەکەی تری تەنفیزی و دادوەری و ئەکرێت زۆرێک لە پرسەکانی تر کە پێویستی بە بڕیاردانی سیاسی و ئیداری هەیە لە هەرێمی کوردستانە پەنای بۆ ببرێت و بکرێتە ناوەندی بڕیاردانی کۆکەرەوە لە هەرێمی کوردستانە. چونکە ئەگەر ئێمە هەرێکە لە دەسەڵاتەکانی تر وەربگرین بە نمونە دەسەڵاتی جێبەجێکردن کە ڕەنگە نمایندە و نوێنەرایەتی بەشێک لە هێز و لایەنە سیاسی براوەکانی هەرێمی کوردستان بکات، بەڵام کاتێک کە ئەچینە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی و نمایندەکە زیاترە و نوێنەرایەتەکە زیاترە و هەمە چەشن و هەمە ڕەنگترە و ئایدیای جیاوازتری تایە. بۆیە ئەکرێت لەم کاتەی کە ناوچەکە و عێراق و وڵاتانی چواردە و تا ڕادێک ڕوبەڕووی کۆمەڵێک ئاڵنگاری گەورە بوونەتەوە لە بەیەکدادان و لە
هەتا هێرشی سەربازیش بۆیە ئەکرێت پەرلەمانی کوردستان بکرێتە ئەو ناوەندەی کە بڕیار بۆ هەرێمی کوردستان با لەوەی کە چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو بابەتانە و چۆن مامەڵە بکە هەتا ئاسیەوەی کە لەگەڵ عێراقیشە کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدراڵی کە ناوەندەکەی و مرکزەکەی بەغدایە و ئێمە ساڵی داهاتوو لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین کە ئەوی جارێکی تر کۆمەڵێک بابەتی جیاواز کۆمەڵێک بابەتی گرنگ ئەهێنێتەوە سەر مێزی گفتوگۆکان و ئەهێنێتەوە سەر گۆڕەپانی ململانەکان چونکە لە ڕاستیە ئێستا زۆر گوتار هەیە و زۆر قسە هەیە لەوەی کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە کاتێکی نزیک هەموار بکرێتەوە یاسایەکی نوێدا بنرێت و ململانەی نێوان هێز و لایەنە سیاسەکان بە بەردەوامی ئامادەیان هەیە بێگومان لەناو ئەم بازنە حیوار و گفتوگۆ و ململانەیەدا کورد وەکوونەتەوە قەوارە وەکو هەرێمی کوردستان حکومڕانی و ئیدارەدان پێویستی بە سەر لە نوێ بۆچوونە و پێویستی بەوەیە کە ڕەئی وەربژێت لە بابەتە جیاوازەکان و پێویستی بەوەیە کە گوێی لێ بگیرێت بۆیە ئەکرێت پەرلەمان بکرێتە ئەو ناوەندەی کە بەشێکی زۆر لەو بڕیارانە لەم پەرلەمانەوە دەربکرێت و ڕعەکانی لێوەربگیرێت تاوەکو بتوانێت بکرێتە قەراری هەرێمی کوردستان و حساب بووی لایەنی باشی و خراپی ئەو دۆخە بکرێت و بتوانرێت لەو ئاڵنگاریانەی کە هەیە بەکەمترین زیانتیای دەچێت وەکوونەتەوە وەکو قەوارەی هەرێمی کوردستان و لەو دەرفەتانەشی هەیە بتوانێت زۆرترین دەرفەت بۆ خۆی بقۆزێتەوانێ و سوود لە دەرفەتانەوە بگرێت بۆ دروستکردنی هەتا دەوڵەتێک وەکیانێکی پێستر لەم هەرێمەی کە ئێستا هەیە ئێمە ئەبینین ئێستا هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕۆوە لاواز کراوە و لاوازە و مۆقیفەکانی تا ڕادەیەک وای کردووە کە وەکو کاتێکی سیاسی بەرامبەری بەکار بهێنرێت لە بابەتی دارایی لە بابەتی حکومڕانی هەتاوەکو لە بابەتی هێرشکردنە سەر ناوچە سنوورەکانی و هەتاوەکو دوایی بێگومان هۆکاری سەرەکیش ئەو حیزبە حکومڕانە دەسەڵاتانەیە کە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بەهۆی هەڵەیەک لە دوای یەکەکانەوە کردویانە و بۆیە ئەکرێت پەرلەمانی کوردستان خوڵی شەشەم بکرێتە ئەو ناوەندەی کە ناوەندی وەرگرتنی بڕیار بێ بۆ کۆی هەرێمی کوردستان بڕیاری سیاسی و ناوەندێک بێت بتوانێت ببێتە کۆکەرەوەی هێز و لایەنە سیاسەکان نەکا پەرتەوازەی و بتوانێت کۆمەڵێک بڕیار بات لەسەر ئاسی سیاسی و هەتاوەکو دوایی کە لە بەژەوەندی نەتەوەی کورد و قەوارەکەش بشکێتەوە. زۆر بەڕێز هەڵشا عەبدولفەتاح چالاکوان زۆر سپاس بۆ دەرفەتەکە. شەشەمین پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی دەستی بەکارەکانی کرد. لە پێشەنگای ئەم جارەدا 200 ناوەند و دەستگای جۆراوجۆر لە 12 وڵاتەوە بەشداریان کردووە. هەڵبەت هەر لەم پێشەنگایەدا 40,000 ناونیشانی جۆراوجۆر هەیە و 9 ملیۆن کتێب لە خۆ دەگرێت. بڕیارم پێشەنگایە تاوەکو 10 ڕۆژ بخایەنێت واتە لەمڕۆ دەستی پێ کردووە تاوەکو 8 کانونی یەکەم. پەیامنێرمان کۆژار حەکیم لە پێشەنگاکە ئامادە بوو لەوێ دوو خوێندکاری دواندووە قسەیان بۆ تۆڕی میدیای ئێستا کردووە. یەکێک لە خوێندکارەکان دەڵێت خوێندنەوەی کتێب کەسایەتێکی جوانت پێدەبەخشێت. کتێب تا ئەو کاتی ئەیخوێنیتەوە هەستەکەی کە کەسایەتێکی جوانترە بۆ دیارریەکات ینی لە کتێب ئەتوانین کەسایەتێکی پێشکەوتوو هەبێت لە ناو کۆمەلگایە بە تایبەتیم کۆمەلگەی ئێستەمان. چەند کتێبت خوێن؟ وڵایی خوێنەرێکی زۆر تازە نیم 2 ساڵە دەستم پێ کردوە ڕاستی تقریبا 45 کتێب. 45 کتێبت لە ماوەی بەڵێ شتێکی لەو بابەت لەگەڵ ئەوەی کە خوێندکاریشی و کتێب. بەڵێ وڵایی ئێستا ڕاستی مەجالمان زۆر نییە چکا قۆناغەکەمان هی ئەوە نیە ناتوانین زۆر کات تەرخانکەین بۆم شتانەی ئێستا. تۆ پێم بڵێ تاکو چەندێک خوێندنەوە گرنگە لە لای تۆ؟
زۆر زیاد لە حد ئەتوانی خۆتی پێ بنیات بنی بەڕای من هەتا کتێب نەخوێنی تۆ چێژ لە ژیان وەرناگری هیچ کاتێک لە تەمەنێکی بچووکەوە دەستکەی بە کتێبخوێنەوە تا تەمەنێکی ئاستی ئێمە مشکێکی زۆر ڕۆشنبیرانە و دەست ئەکەوێت و زیاد لە حد پێویستە ضرورە بۆ ژیان بەڕاستی بەڕای من هیچ کەسن کتێب نەخوێنێتوانێت لە دنیا تێناگە ئەتوانم بزانم چەند کتێبت خوێندەوە تا ئێستا بەڵێ بەڕادەیەکی کەم تقریبان 30 کتێبێکە بێکە خوێندومەتەوە لە ماوەیە زیاتر لەبەر خوێندن زۆر کاتی ئەوم نییە کە دابنیشم خەریکی کتێب خوێندنەوە لە کام بابەتانەیە زیاتر زیاتر کتێبە فارسەکان چکە نەسیحەتی زۆر جوانی تیا هەم فیلمەکانی و هەروە هەم کتێبەکانیشی زۆر شتی جوانی تایە کە ئەبەخشێ بە مێشکی تۆ ژمارەیەکی باش کتێبتان خوێندەوە هەردووکتانم پرسیارە ئاڕاستەیە دوکتانەکەم چی لە ئێوەدا گۆڕی کتێب وەڵایی پرسیارەکە و تۆزێک جوابەکەی نەزانم هەستەکەی بە زمان ناوترێت چکە تۆ ئەو کاتێک کە کتێبە خوێنیتەوە کەسایەتی و بەجددی ئەگۆڕێت چکە ئەوانەی کە فێرەبی لە کتێبەوە ئەو زانیاریانی وەریەگری بۆ منە ڕۆمانەکان کەسایەتەکانی ناویان ئەو کتێبانی کە پند و ئامۆژگارین لە دکتۆرەکانەوە لە زۆر کەسەوە ئەنووسرێتەوە کەسایەتی و ئەگۆڕێ عنی لە ئاستێکەوە ئەچیتە ئاستێکی زۆر بەرزتر بەتایبەتی ئەگەر لە تەمەنێکی بچووکەوە دەست پێکرد بێت تەمەنێکی کامەڵ چی لەگیان نازانم چی بڵێم بەڕاستی بۆ جوابە زۆر قورسە ینی هەنە حاڵەت کە هەنە کتێب ئەخوێنیتەوانە ینی واد لێ دێ دەست ئەەکەیتە گریان ینی ئەو هەستە دەرنابڕدرێ بە وشە ناتوانانی هیچ بڵێ لەسەری هیچیتان هەیە بۆ کەسانەی کە ژیانیان تەنها بۆ بە سوۆشیال میدیا و دێڕێک لە ژیاندا ناخێنەوە ئەوە بڵێن بەداخەوە بە داهاتووی خۆیان چکە ناتوانن داهاتوێکی باش بنیاد بنێن بۆ خۆیان واتوانێت زیان بە خوێندنەکە بگەێنێت زۆر بەڕای من ئەو کەسانە دەرونیان نەخۆشە و زۆر گوناحن لە داهاتووە کە ئایلەیەکیان هەبوو کە بوونە خاوەنی ئایلەیەک ئایلەکان ئەفەوتێ زۆر گوناحن دەرونیان نەخۆشە بەڕاستی ڕێکخەرانی فیستیڤاڵی گەلاوێژ ئاماژە بۆ دەکەن کە لە مانگی داهاتوودا فێستیڤاڵی گەلاوێژ بەڕێوە دەچێت دروشمی فیستیڤاڵەکەیان بریتیە لە پێناو شکۆی وشەدا گەلاوێژ بەردەوام دەبێت ئەو کات سەرۆکی بنکەی گەلاوێژی دەڵێت ئەمساڵ فیستیڤاڵەکە جیاواز دەبێت و خەڵاتی تایبەت بەسەر یەکەمەکاندا دابەش دەکرێت ئیبتیسام ئیسماعیل سەرۆکی بنکەی گەلاوێژ بە تۆڕی میدیای ئێستای ڕاگەیاندووە ئامادەکاریەکانیان بۆ بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە بەردەوامە و بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت لە ڕۆژانی 5 و 6 و 7 مانگی 12دا دەبێت جەختی لەوەش کردوێتەوە بۆم ساڵ فێستیڤاڵەکە تایبەت دەبێت چونکە جگە لە بانگهێشتکردنی چەندین میوان و کەسایەتی نێودەوڵەتی هاوکات کۆمەڵێک چالاکی تایبەت و بڕگەی گرنگ لە فێستیڤاڵەکەدا بوونی دەبێت وەک پێشانگای کاری دەستی تایبەت بە ژنان و بابەتی دیکەی فەرهەنگی ئاماژەی بەوەش کردووە بۆ ئەم ساڵ لە فێستیڤاڵەکەدا خەڵاتی تایبەت بەسەر براوەی یەکەمی پێشبڕکیەکان دابەش دەکرێت. بژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودەم.